پاش دوو ڕۆژمانەوە لە ئاسایشی گشتی هەواڵی ئەوە بە خزمەکانیان ڕاگەێنن کە گوایە کاک مەجید خۆی خنکاندووە. ئەمە جێگای گومان و پرسیارە. کەواتە لێرە ئێمە ئاسایشی گشتی ئەخەینە ژێر پرسیارەوە چۆن هێشتیان یان ئەو ژوورە بۆ کەلوپەلی خنکانی لێبوو یان چۆن هێشتیان کەلوپەلی خنکاندن لەگە خۆی باتە ژوورەوە. ئێمە بەو ڕاپۆرتەی شیکاریەی کە لە توب العەدلی هەولێرەوە کرا ئێمە ڕەزامەند نین بۆیە هەڵسان تەرمەکەمان بەڕێ کرد بۆ توب العەدلی سلێمانی. دیار لەوێش برادران خێمێکی زۆریان بۆ خوارد لیژنێکی زۆر باڵیان پێکیناوە بۆ توێکاری ئەو تەرمە. سەرەتاکان دەردەکەون کە تەرمی کاکە مەجید ئەزیەت و ئازارێکی زۆری پێوە دیارە، زۆری لێدراوە، زۆر ئەزیەت دراوە، ناکرێتن دەستگایەک ناوی ئاسایش بیتن کە بۆ پاراستنی کەسەکان و نیشتیمان و نەتەوە بێتن بەو شێوەیە ڕەفتار بکاتن. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی سەرشانی خۆیتی کە بە دوای ئەو کێشەیەدا بڕاتن لێ بکۆلتۆ لیژنەی باڵای بۆ دروست بکاتن لە هەموو لایەکانە چکە کاکە مەجید خۆشی پێشمەرگە بووە، پیاوێکی قارەمانی دەڤەرەکە بووە،